وەکو یاقوت و بەردی تر، وەکو یاقوت و بەردی تر، جەنابی ئەحمەدی مرسەل کە تێفکری لە ئینسانە، بڵێ ما نەک وەک ئینسانە. وجودی ئەو لەگەڵ باقی وجودان هەر نییە فەرقی، وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە، مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمەند کردووە بۆ حەشر. چ دڵسۆزێ کە لەو گەرمایە شاسایی لەسەرمانە، لەبەر بێسایی سایەی خەیاڵی کەوتە سەر هەر کەس. چ سەردار و چ بێکەس، سەیدە سەردارە سوڵتانە. ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ، ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە. مەحوی 113 ساڵە وفاتی کردووە، ساڵی 1906. سبحان الله، بەم عیشقەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەڵێی تازە لەگەڵمان هاشی، نیایەم پیاون نابێت، کۆن نابێت. خوای گەورە ناوەکەی هێشتۆتەوە بە خۆشەویستی بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه و سەلەم. مەلایەکی بەڕێز بوو، ئەم هەموو بەهرەیە و ئەم هەموو قسە جوانە و ئەم هەموو شیعرە و ئەم هەموو ئیلهامی بۆ هاتووە تەنها لەسەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم، کە ئێمە نەک ئەم معنایەنەمان ئێستا بۆ نایەت، ناتوانین تعبیریشی بکەین لەمڕۆیان. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە ئەوەلین و ئاخرین کۆکاتەوە، هەرچی ئینسانە لە سەردەمی ئادەمەوە ژیاوە و هەتاوەکو ڕۆژی قیامەت دێ لەسەر ئەم دنیاە بووە بە ملیارەها ئینسان، هەر هەمووی لە ڕۆژی قیامەتایەنەوە بەردەستی خوای گەورە. لەم جەنجاڵی و سەرقاڵی و ناڕەحەتی و ڕاکەڕاکەی قیامەتە هەرچی خەلایی قەزینوە بێتەوە جارێکی تر، هەرچی تەیر و تویورە، هەرچی وحوشە، هەرچی لەسەر دوو پێ و چوار پێ و خشۆکە ڕوا، هەر هەمی لەو ڕۆژەیە حزوریانە بێن و وێنە پێش خۆر کێسە 92 ملیۆن میل لێمانەوە دوورە، یەتە سەرمان میلێک لێمان دوورە بێ. حرارەت لە سەطحەکەیە 6000 پلەی سەدیە. ئینسانەکان هەر هەمی ئەکەونە ناو ناڕەحەتی و ناو کێشە و ناو مەشاکیلەوە، هەر یەکە و بیل لە مێژووی خۆی ئەکاتەوە، بیل لەو دنیاە ئەکاتەوە، ئەو دنیا خالیە کە تیاژیە، ئەو ڕۆژگاری کە بەسەری برد چەند کورد بوو، چەند بەسیط بوو، چەند بێقیمەت بوو. قالوا كم لبثتم في الأرض عدد سنين قالوا لبثنا يوما أو بعض يوم. ئێوە چەندێ لە دنیاە ژیان؟ واللهی ڕۆژێک یان بەشی ڕۆژێک یان چەند ڕۆژێک، هەر ئەو نا. بۆ چونکە ئەم ئینسانە هەموو ژیانی هەر قەوان و دووبارە بووە، هەز ناکا گۆڕانکاریە لە ژیانە ڕوویدا. بۆیە واستەکە بەیانی هەستا و ئێوارە چۆتەوە و شەو خەوتووە و نانەکانی خواردووە چۆتەوە بۆ دەوام و هەز ناکا یەک ڕۆژ. هەموو ژیان هەموو 70 ساڵی تەمەن ئەبێ بە یەک ڕۆژ. ئالەم کاتەیە بەڕێزەکان کە ئینسانەکان هەر یەکە و بیل لە ناڕەحەتی و بیل لەو تەفریتە ئەکاتەوە کە کردوێتی لە دنیاە، پەشیمانە بێتە و ئەنجا پەنجەکانی هەمووی ئەگەزێ، جا بیرەکاتەوە خوایە دانیشتە بووم سبحان اللهیەک و ئەستەغفیر اللهیەک و سەڵاواتێکم لێنەیە، خوایە ئەو هەموو کاتەم هەبوو تۆزێ قورئانم نەخوێن، خوایە دوای ڕەمەزان بیرم نەکەوتەوە ڕۆژەکان بگرم، خوایە ڕەمەزان بۆ ڕەمەزان بیری جەماعەت و بیری مزگەوتەکان مەکردەوە. هەر هەموو ئینسانەکان ئەو نە ئەگری ئەو نە عەرەقەکاتەوە لەو گەرمایە، هەر یەکە و بە پێی گریان و تاوانی خۆی ئەچێتە ناو قوڕەوە. جا هەیە تا قاچی، تا پاژنەی، تا ئەژنۆی، ومنهم من يلجمه العرق إلجاما، هەیە عەرەق تا ئێرەی دێ، هەموو گیانی لە عەرەق هەڵەکێشرێ، ئەڵێ ڕۆحێ کێشن.